لە یاریگای گردەگرد لە شاری ڕەواندز کۆتایی بە خولی پلەیەکی تیپەمیلیەکانی شارەکە هات. دەتی بەشداریان لە خولەکە کردبوو بە سەردوو گڕوپ دابەش کرابوون یەکەمی هەردوو گڕوپ یاری کۆتایی خولەکەیان ئەنجامدا. ڕاهێنەری تیپی وەرزشی زەنگ پێی وایە کردنەوەی ئەم خولانە ئاستی وەرزشی شارەکە بەرز دەکاتەوە. سەرەتا دەمەوێت سپاسێکی گەرمی سەرپەرشتیارانی کردنەوەی خولی تیپەمیلیەکانی ڕەواندز بکەمەوە کە هەرسان بەکردنەوەی خولی پلەیەکەکانی ڕەواندز بۆ دە تیپی سنووری قەزای ڕەواندز. خۆشبەختانە ئێمە ئەمڕۆ توانیمان لە کۆی پێنج یاری کە بە پلەی یەکەمی گروپەکەمان سەرکەوتین توانیم بگەینە یاری کۆتایی. ئەو یاریزانە هیوادارە بەرپرسان بەردەوام بن لاکردنەوەی ئەم جۆرە خولانە دەشڵێت وەرزشی شارەکە ڕوە و پێش هەنگاو دەنێت. هیوادارین بەردەوام لەسەر خولانە بچووک ئەمانە ئایندەیەکە بۆ وەرشی کوردستان و وڵاتەکەمان. یاریزانێکی تیپی بروسک کۆکەری لە دەستدانی نازناوەکە بۆ ئەوە دەجێڕێتەوە کە ماوەی 2 مانگ خولەکە وەستێنرا بەهۆی بایکۆتی دەستەی ناوبژیوانانی ڕەواندز. دیارە ئێمە کوتی پیلاوانی بروسێک لە ڕەواندز توانیمان لەم خولی پلەیەکەکانی خولی پلەیەکە میلیەکانی ڕەواندز بگەینە یاری کۆتایی. بەڵام لەبەرەوەی بەهۆی چەند هۆکارێک یاریەکە بەڕاستی لە بەداخەوە لە بەرژەوەندی ئێمە تەواو نەبوو. دوو بە هیچ یاریەکە لە بەرژەوەندی تیپی بەرامبەر کۆتایی هات. ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک بەڕاستی دەستەی ناوبژێوانانی ڕەواندز بایکۆتی یاریەکانیان کرد بۆ ماوەی 2 مانگ 3 مانگ، یعنی ئێمە دابڕین ئەوەش تەسیر لە لیاقەی بەدەنی یاریزانەکانەکە و هەروەها چەند یاریزانێکی سەرەکیمان لە تیپەکە دوورکەوتنەوە بەهۆی ئەو دابڕانەوە بوو. لە هەمان کاتیشدا ئاستێکی بەرزمان پێشکەش کرد. لە یاری کۆتاییدا تیپی وەرزشی زەنگ و تیپی بروسک بە یەک گەیشتن و تیپی زەنگ توانیان بە 2 گۆڵی بێ بەرامبەر یاریەکە لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێبهێن و ئلزامەکەیان لە باوەش گرت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندز.